سەرەتا ڕۆژتان باش بێگومان ئەو گۆڕانکاریە وەزاریانەی کە بەنیازە بەڕێز سەرۆک وەزیرانی عێراق بەڕێز حەیدەر عەبادیەوە بکات خۆی لە خۆیدا گۆڕانکاری باش دەبن ئینشاڵڵا و هیوادارین کە بتوانێت ئەو گۆڕانکاریە بە شێوەیەکی جددی بێنێتە کایەوە. بەڵام بەتەکید ئێمە وەکو کورد هەروەک چۆن لە ساڵی 2023ەوە ڕوکنێکی ئەساسی بووین بۆ پێکهێنانەوە و سەر لە نوێ دروستکردنی عێراقێکی دوای دیکتاتۆرێکی وەکو سەدام و توانیمان دەوڵەتێکی عێراقی فدرال دروست بکەین و بتوانین ببینە ڕوکنێکی سەرەکی بۆ دروستکردنەوەی عێراق و بتوانین هەموو دەسەڵاتەکان و هەر سێ دەسەڵاتەکە کارا بکەینەوە بتوانێت ببێتە دەوڵەتێکی کارا هەر بۆیەش هەروەک چۆن توانیمان لە ساڵی 2014ەوە وەکو ڕوکنێکی ئەساسی و کارا بەشداریەکی سیاسیانە بکەین لە دووبارە پێکهێنانەوەی کابینەی نوێی حەیدەر عەبادی بەڕێز حەیدەر عەبادی سەرۆک وەزیران بێگومان ئێستاش دەبێت بەڕێز سەرۆک وەزیرانی عێراق بەڕێز حەیدەر عەبادی بزانێ ئەو سەنگە گرنگەی کە کورد هەیەی سەنگێکە پێویستە ئیهمال نەکرێ پێویستە پشتگوێ نەخرێ چونکە پشتگوێ خستنی سەنگێکی گرنگ نەتەوەیەکی گرنگ لە عێراقی فدرال دەبێت هۆی ئەوەی کە نەتوانێت ئەو بەرنامە و ئەجێندا و کارانەی کە بەنیازە لە داهاتوو لەم دوو ساڵەی ماویەتی لە کابینەی خۆی جێبەجێ بکە کەواتە پشتگوێ خستنی کورد من بڕوام وایە کە دەبێتە هۆی پشتگوێ خستنی هەموو ئەو گۆڕانکاریانەی کە ئەو دەیەوێ بیکات چونکە خۆتان دەزانن کە کورد ئەگەر وەکو بەشداربوویەکی سیاسیانەی کارە لە کابینەی داهاتووی بەڕێز حەیدەر عەبادیانی لە گۆڕانکاری وەزاری داهاتووی بەڕێز حەیدەر عەبادی سیر نەکرێ بێگومان ڕەنگە نەتوانێت بەڕێز حەیدەر عەبادی ئەو هەزر و بۆچوونانەی کە لە مێشکێتی بتوانێت بێنێتە باشە نەداخان وەکو ئالیین سیاسیین کورد لە پەرلەمانی عێراقێ ئەوە هەمیە پرۆژەیەک هەیە بۆ عەبادی یاخود هەرێک ژێوە هەر لایەنێک ژێوە بجدا داخوازێژ مافێن خۆ بکات. من دڵنیام و هیوادارم دڵنیایەکەشم لە باشیەوە سەرچاوە بگرێت لەو باشەیە کە تەکید دڵنیام لەوەی کە هەموو لایەنە سیاسیەکانی کوردی لە بەغدا بیدایەت دەبێت و دەبێت واژ بێت کە هەزر و بۆچوونمان ئەوە بێت کە ئێمە پێگەی کورد لە عێراق بەهێز بکەین و هەوڵی ئەوە بدرێت کە کورد بە هیچ شێوەیە پشتگوێ نەخرێ و هەوڵی جدیشمان داوە بەڕاستی ناکرێت ئیهمال بکرێت کە لایەنە سیاسیەکان بەڵام ئەوەندەی کە ئێمە دەبێت پێداگیری لەسەر پێگەی کورد و پێداگیری لەسەر استحقاقاتی کورد لە کابینەی بەڕێز حەیدەر عەبادی و هەر کابینەیەکی تر کە پێویستە پێک بێندرێت لە داهاتوودا دەبێت گرنگی زیاتر بە و مەبەستە بدەین و هەوڵی جدیمان بۆ ئەوە بێت کە بتوانین پێگەی کورد لە عێراق بەهێز بکەین. باشە. دەوێ پرۆژەیە چاکسازیدا دەبێژیت بە پشتگیرێدان بە پیڤەرێن پیشەیی و شارەزایی و بە شیانێ بەوی جۆری دچوارچۆڤەیە پرۆژە چاکسازیە سەرتاسەری دابیتن یعنی عەبادی زێدەتر هزر جوان شخصان کردوان کەسان کرد و شارەزایی و کەسێن خوددان شیان بن بۆوی ئەو پۆستێن ویزاری هەڵبژێریتن مثلەن ئەگەر هاتو لە هەرێما کوردستانی یاخود ئالیین کوردی مثلا هون وەک پارتی یەکێتی ژێوان هەردوو فراکسیۆنانە و کورسیان وە زێدەترن مثلا بۆ نمونە ئالیین دی کورسی زێدەتر بەرکەتن هیندی ڕازی بن ئەس تێنەگەیشتم بڕاستی پرسیارەتە بزەبە باشە ئەگەر هاتوو مەسەلەن دەوێت وان گۆڕانکاریاندا بۆ نمونە ئەگەر 2000 ژی بەر کوردان کەتن بەر پارتی و یەکەتی نەکەتن هەندێ ڕازی بن بێت تشتی خۆی تۆ دەبێت لەوە دڵنیابی کە ئێمە وەکو پێشتریش وتم تۆ دەبێت پێگەی کورد بەهێز بکەیت لە ناو پێگەی کورد کە پێگەی کوردت بەهێز کرد ئەو کاتە دێتە سەر مەسەلەیەکی تر کە دەگەڕێتەوە سەر مەسەلەی ئستحقاقی انتخابی هەر لایەنێکی سیاسی بەشدار بوو لە ناو سیال لە نێو گۆڕەپانی سیاسی لە بەغدا بۆیە بێگومان دەبێت سەنگی هەموو ئەحزابەکان لە بەرچاو بگیرێ دەبێت ئستحقاقاتی انتخابی هەموو لایەنەکان لە بەرچاو بگیرێ چونکە ئەمەیە وا دەکات کە تۆ بتوانی لە هاتوودا بتوانی کاراتر ئیش بکەی و بتوانی کار لە نێو گۆڕانکاریە وەزاریەکان بکەیت ئەمە بۆ معنایە نییە کە لە کابینەی پێشی تر لە پۆستە وەزارەتەکانی کە بەڕێز حەیدەر عەبادی داینابوو کەسانی تێکنۆکرات نەبوون کەسانی تێکنۆکرات هەبوون کەسانی پیشەیی هەبوون و توانیویانە کاری باشیش بکەن بۆیە
بێگومان لە نێو هەموو لایەنە سیاسەکان کەسانی تێکتۆکراکان، بەڵام من دیسان توپاتی دەکەمەوە ئێمە وەکو کورد ئێمە پێداگیری لەسەر ئستحقاقی انتخابی هەر لایەنێک دەکەین و ئێمە وەکو پارتیش بەڕاستی وەکو یەکێک لە گەورەترین کوتلە سیاسیەکانی نێو پەرلەمانی عێراق و وەکو گەورەترین کوتلە کوردستانی کە لە عێراق ئێمە لە گۆڕەپانی سیاسی عێراق بەشداریەکی سیاسیانەمان هەیە، بێگومان پێداگیری لەسەر ئستحقاقی انتخابی خۆمان دەکەین و پێداگیری لەسەر سەنگی پارتی دەکەین و سەنگی هەموو لیستە سیاسیەکان دەکەین کە بتوانن پشکی خۆیان لەو گۆڕانکاریانە کە دەکرێت بکرێت. باشە هون وەک فراکسیۆنێن کوردستانی لە بەغدا هەفدەنگن لەسەر هەر تشتێکی کو ji بۆی gelê Kurd bê destnîşankirin yan bêdayîn her biryarek. بێگومان دەبێت مەبەستی ئێمە تەنیا بۆ کورد بێ و بۆ کورد هەوڵ بدرێت، چونکە کورد وەکو پێشتریش وتم ڕکنێکی ئەساسی بووە لە دووبارە پێکهێنانەوەی عێراق و لە دووارە دروستکردنەوەی عێراق و باشە نەداخانی حکوومەتی بەڕێز حەیدەر عەبادی. باشە نەهاداژی کورد هەمان ئەو ڕکنێ ئەساسی و سەرەکیە دە حکوومەتن عێراقیدا؟ ئەم پرسیارە دەبێت لە بەڕێز ئەگەر لە حکوومەت بپرسی دەبێت لە بەڕێز حەیدەر عەبادی بەڕێز سەرۆک وەزیران حەیدەر عەبادیەوە بکرێ، بەڵام ئەگەر وانە بێت بێگومان ئەنجامی باشە نەداخان باشە ئەگەر ئەژ جەنابێتە بپرسم وەکە بڕیاردەرا فراکسیۆنە پارتی لە پەرلەمانی عێراقی دیارەت و ناڤا واقعیدا، یعنی هون دبینن هون ڕکنێکی ئەساسینە هون وەک کورد ڕکنێکی ئەساسینە ناڤا پرۆسەیە سیاسی عێراقیدا؟ بێگومان ئەگەر ئەو پرسیارە بکەین ئەمە زۆر جار وتومانە مادام کورد نەتەوەیەکی سەرەکیە دەبێت هەموو حقوق امتیازاتی کورد بە پێی دەستورەوە چارەسەر بکرێ و بە پێی دەستور هەموو ئەو حقوقانێکی کورد هەیەی تەنفیز بکرێ. ئێمە دەبێت بەڕاستی ئەو پرسیارە جارێکی تر دەڵێمەوە ئێمە دەبێت ئەو پرسیارە لەوان بکەین، دەبێت پرسیار لە برا عەرەبەکان بکەین ئایا ئێمە وەکو پشکدارێکی ئەساسی لە ناو دەوڵەتی عێراق و لە ناو حکوومەتی عێراق دەبینن. بەڵام بەداخەوە بەڕاستی لەم چەند ساڵی ئەخیرەوە ئێمە تەهمیشێکمان لەلایەن برادەرانی ئەوانەی کە بەشداری سیاسیانە هەیە لە ناو گۆڕەپانی سیاسی عێراق بینیمان کە کورد ئیهمال دەکرێت، هەر بۆ نمونە نەدانی موچەی خەڵک و بڕینی بودجە و قوتی خەڵک، ئەمەیان هەمووی بەو معنایە دێت کە تۆ بە جۆرێ لە جۆرەکان علامە ئیستیفهام دروست بێت لەسەر ئایا ئەوان ئێمە وەکو بەشدارێکی سیاسیانە لە گۆڕەپانی سیاسی عێراق دەبینن. باشە نەداخان یەک ژە پۆستێن ڤاڵایەن و بەر کوردان کەتی ئەو ژی سەرۆکێ ئەرکانە و حتانەها بە ڤاڵاهی مایە سەدەم چییە و هون پێداگیریە ناکەن و ئەف پۆستە بێتە تژیکردن وەکو یا دیار دەمێن بوریدا ئەستحقاقا کوردام. بێگومان ئێمە لە زۆربەی دانیشتنەکان ئەمە تەئکید کراوەتەوە جەق لەوە کراوەتەوە کە دەبێت ئەم پۆستە پۆستی کووردە و ناکرێت ئەم پۆستە بدرێت بە کەسێکی تر، چونکە ئەگەر ئەم پۆستە پێویست بەوە بێت و ناوی ئەشخاصی گرنگیش دراوە بۆ ئەوەی بتوانێت لەو پۆستەدا بنێ. بەڕاستی دیسان تەئکید دەکەمەوە جەختی پێویست کراوە و کاری جدی کراوە، بەڵام تا ئێستا هیچ وەڵامێک لەلایەن بەڕێز سەرۆک وەزیرانی عێراقەوە نەبووە بۆ ئەمە بەست. بەڵێ نەدا مێرگە سۆری بڕیاردەرا فراکسیۆنا پارتی لە پەرلەمانی عێراقی باوایەکی زیندی دناوە ئاڤاهیە پەرلەمانی دگەلمەدا بووی گەلێک سپاس بۆ شرۆ